بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی بەریتانیا دەکەین کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت دیارە 46 میلیۆن کەس مافی دەنگدانیان هەیە و 650 پەرلەمانتار لە 650 بازنە هەڵدەبژێرن بۆ ماوەی 5 ساڵ و ڕاپرسیەکان پێشتر باسییان لەوە کرد کە پارتی پارێزگاران کە ئێستا دەسەڵاتدارە ڕوبەڕووی شکست بێتەوە و پارتێکی ئۆپۆزیۆن کە پارتی کار یاخۆڵێن پارتی کرێکاران دەسەڵات بگرێتە دەست لە بەرنامەی ڕۆ قسە لەسەرەوە دەکەین ماڵبژارن لێکەوتەی چی دەبێت لەسەر دۆخی ناوخۆی وڵاتەکە لە پرسی کۆچبەران لە بواری ئابووری هەروە لەسەر سیاسەتی دەرەوەی بەریتانیاش بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و چەندە جەنگی ئۆکرانیا و جەنگی غەزە کاریگەریان هەبووە لەسەر ئەم پرسانە هەروە باز لە تێڕوانینی بەریتانیا دەکەین بۆ پەیوەندیەکانی هەرێم و بەغداوە قسە لەسەر سەدانی بەرپرسانی هەرێمیش دەکەین لە کۆتاییدا بۆ بەغداد ئەم پرسە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسەکان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە بەریتانیاوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا ناسانێکی پەرلەمانی بەریتانیامان بۆ بکەی و هەڵبژارنەکەش چۆن بەرەوەچەوە دەسەڵاتەکانی پەرلەمان لەوێ چۆنە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ڕێستانکە حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەتە ئەم هەڵبژاردنەوە کە بەڕێز لە ئاماشت پێکرا هەڵبژاردنێکە کە 5 ساڵ جار لە بەریتانیا بەڕێوە دەچێت و زیاتر لە نێوان دوو حیزبی سەرەکیە وڵاتەدا کێبڕکێکی تند هەیە ململانەیەکی قورس هەیە بۆ بەدەستێنانی دەسەڵات بۆ بەدەستێنانی زۆرینەی واتە زۆرنەی ڕەحای ئەندامانی پەرلەمان کە ئەکاتە 326 کورسی بۆ بەپێکێنانی حکوومەت لە زووەوە بەردەوا ئەم دوو هێزە لە ململانەدا بوون بۆی کەوا کامیان بتوان زۆرنەی پەرلەمان بەدەست بێن و ئەوە کەتیان دەبێتەوە معارەزەکە بوویە و معارەزەش لە دەرەوەی دەسەڵات شتێک پێک دێن پێدەن حکوومەتی سێبەر لە حکوومەتی سێبەردا بە هەمان ڕێژەی بە هەمان ژمارەی وەزارەتەکانی حکوومەت ئەم حیزبە وەزارەتی سێبەری دەبێت سەرۆکی حکوومەتی سێبەری دەبێت سەرۆکی حیزبی ئۆپۆزیسیۆن سەرۆکی حکوومەتی سێبەرە و هەروەها وەزارەتەکان بوون من وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوکۆ سێبەری هەیە وەزارەتی دەرەوە وەزارەتی دەرەوەی سێبەری هەیە وەزارەتی دروستی وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە بە هەموو وەزارەتەکان و ئەمانە لە کاتی گفتوگۆکردنی ناو پەرلەمانیشەوە و سیستمێکی پەرلەمانی ئەم دەوڵەتی وجودی هەیە گفتوگۆ دەکەن کاتێککە وەزیری دەرەوە قسەکە وەزیری دەرەوەی سێبەرش دێق بەرامبەری ڕخنە لێ دەگرێت و گفتوگۆی لەگەڵدا دەکات بە هەمان شێوە کاتێک کە 4 ڕۆژی هەموو ڕۆژێکی چوارشەمان سەرۆکوەزیرانی بەریتانیا دەبڕاتە بەردەم پەرلەمان و گفتوگۆی لەگەڵدا دەکرێت بەتایبەتەن لەگەڵ حیزبی ڕێکابەرەکەیدا کە حیزبی ئۆپۆزیسیۆنە هەموو چوارشەمەیەک بەرامبەر بە سەرۆکی حکوومەتی سێبەر با بڵێن قسە دەکەن گفتوگۆ دەکەن گفتوگۆی تند دەکەن دەگنەیەک بەرزکردنەوە هەیە تۆمەتبارکردنی یەکتر هەیە ڕخنە لێگرتن هەیە بە شێوازێکی حیوێتێکی دا بەم سیستەمە سیاسی کە لێرە هەیە و ئێستاش کێبڕکێکە لە نێوان حیزبی پارێزگەران و حیزبی کرێکاراندا و حیزبی پارێزگەران بۆ مدەی 14 ساڵ لەسەر دەسەڵاتە کۆمەڵێک هەلی زێڕین لەبەردەما بۆ ئەوەی بتوانێت خزمەت گوزارێکی باش پێشکەشی وڵاتان بکات نەیکردووە و نەیتوانیوە بیکات بۆیە ئێستا زۆربەی ڕاپرسەکان ئاماژە بەوە دەکەن ئەوە دەردەخەن کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی حیزبی پارێزگارانە لە دەسەڵاتە و حیزبی کرێکاران سبینێ لەگەڵ خۆرهەڵاتنی بەیانیدا دێتە ناو ئەنجومەنی وەزیران و دەسەڵات دەگرێتە دەست و حیزبی پارێزگارانیش بارگەوە بنێ دەپێچێتەوە و دەڕاتە دەرەوە لە حکوومەت. باشە کاکتۆر جیاوازیان چی ئێستا بڵین یاخود جگە لە پارتی پارێزگاران کە ئێستا دەسەڵاتدارە کە بەڕێز دەڵی ڕوبەر و شکست دەبێتەوە لەم هەڵبژاردنە و پارتی بڵین کرێکاران یاخود کار حیزبی دیکەشەیە و جیاوازیان چییە بۆ نمونە جیاوازێکی ئەوتۆ هەیە لە سیاسەتی ناوخۆیان دەرەکیان؟ کە حەکیم حەزەکەم بەر لەوەی باسی سیاسەتی دەرەکی یا سیاسەتی ناوخۆیکەن ئەوە ئاماژە بۆ بکەم کە هەڵبژاردننی بەریتانیا تەواو ناوخۆییە واتە ئەوانەی کە کاریگەری لەسەر ئاراستەی دەنگدەران هەیە ئاراستەی بیرروبۆچوونی دەنگدەران هەیە بریتە لە کێشە ناوخۆیەکان بریتە ڕەهەندە ناوخۆیەکان بریتە لەو کەیسانی کە لە بەردەستی هاوڵاتیاندا هەیە بۆ نمونە لە بواری ئابووری لە بواری داهات لە بواری ڕسومات لە بواری باجەکان و هەروەها لە ڕووی تەندروستیەوە سیستمی تەندروستیە وڵاتە کۆمەڵێک کێشە و کۆمەڵێک عوایقی زۆر گەوری لە بەردەمدایە لە بەردەم ئەو گرانی و ئەو بەرزبوونەوەی بازاڕەدا بەڕاستی خەڵک گلەی و گازندەیەکی زۆر لە حیزبی دەسەڵاتدار هەیە بۆی ئەمانە
خاڵی هەروەها کێشەی پەنابەران خاڵی ناکۆکی نێوان هێزە سیاسەکانن بۆ نمونە حیزبی پارێزگاران یەکێکە لەو حیزبانی کە دەیەوێت خەڵکی پەنابەر بنێنێ بۆ ڕەواندا کە بەنایاسای دێنە ئەم وڵاتەوە بە بەلەم دێنە ئەم وڵاتەوە بەڵام حیزبی کرێکاران دەڵێت نەخێر ئێمەش لەگەڵەوانەی کە پەنابەر بێت بەڵام ناردنیان بۆ ڕەواندا و پارە سەرکردنێکی زۆر بۆ ئەوەی کەەوە خەڵک بۆ ڕەواندا ئەمە چارەسەر نییە بەڵکو چارەسەر ئەوەیە کەوا سنوورەکانی خۆمان ئەمنەتی زیاتر بپارێزین لە مەسائلی برێکزێتە لە مەسائلی دەرچوون لە یەکێتی ئەوروپادا ئەمەش بابەتێکی گرنگە کە هەتاوەکو ئێستاش حیزبی پارێزگارانی پێی اتهام دەکرێت کە دەڵێن ئێوە کە پرۆژەی دەرچوون لە یەکێتی ئەوروپاتان هێنا بەڕاستی دوایەوە بارودۆخەکە نەک باشتر نەبوو خراپتر بوو ئەوان دەڵێن ئێمە کە هاتین چونە دەرەوە لە یەکێتی ئەوروپا تووشی پەتای کۆرۆنا بوون پەتای کۆرۆنا ڕێگر بووە لە بەردەمەوە بەڵام ئەوانە نەبوونەتە شەفاعەتکار بۆی کەەوە حیزبی پارێزگاران لەو ڕەخدانی کە لە بەردەمیانە لیان دەگیرێت لەم پرۆسێدا لێ دەرچن بۆیە زیاتر ئاراستەکە بەوەیە کە ئەو کەیسە ناوخۆیانی کە وای کردووە کە فعلەن حیزبی پارێزگاران تێیدا فەشەل بێنن بۆتە هۆی کەەوە هەوڵاتیان ئاراستەی دەنگەکانان بگۆڕن بەرەو حیزبی کرێکاران بۆیە لەسەر ئاسی ناوخۆی زیاتر گرنگی و فۆکەسیان لەسەر ئەو بابەتانەیە نەک لەسەر ئاسی دەرەکی بۆ چونکە بە شێوازێکی گشتی لەسەر ئاسی سیاسەتی نێودەوڵەتی بەریتانیا ئەو هێزە کاریگەریە گەورەیە نییە کە بتوانێت دەنگدەرەکانی قەنەعەت پێ بکات کە ئەگەر ئەو هێزێکی کاریگەر بە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو بۆ دەوڵەتی بەریتانیا باشە بەواتایەکی تر سیاسەتی گشتی جیهانی سیاسەتی نێودەوڵەتی بۆ هەردەنگدەرێکی ئاسایی بەریتانیا گرنگ نییە ئەوان ئەگەر بێت و نانێک بکڕن بە پاوەنێک ئەگەر بە 55 بۆ ئەوان گرنگترە تاکۆ لەسەر ئاسی نێودەوڵەتی چۆنن بۆ ئەوان مەسەڵەن گەرمیەکەیان بۆ نمونە غاز بۆ نمونە کارەبا ئەوانە هەرزانتر بێت بۆ ئەوان باشترە لەوەی کەوا لەسەر ئاسی نێودەوڵەتی بەریتانیا چەندێک کاریگەری هەیە بۆتە بابەتی گرنگی ئەو شتانی کە گرنگە لای هاوڵاتی بەریتانیا برێتینە لەوەی چەندە بەریتانیا گرنگە کاریگەری هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی بەڵکو چەندێک بۆ خۆی بۆ ژیانی ڕۆژانەی خۆی کاریگەری هەیە لەسەر ژیانی خۆی بەڵێ بەزۆکو جیاوازێکی ئەو تۆ هەیە لە ناو پارتەکە زیاتر ڕکابەری یەکترن پارتی پارێزگاران و کرێکاران جیاوازەکە چییە ئەوەش کە ڕەوەندی کوردی بێ ڕەوەندی موسڵمان بێ وڵاتانی تر بێ ئاەت زیاتر لە کام پارتەوە بڵێن کۆبوونەتەوە خۆی کاک حەکیم مەسەلەی جیاوازی حزبی پارێزگاران و حزبی کرێکاران جیاوازێکی سەرەکییان هەیە حزبی کرێکاران هەر بەناوەکە دەڵێن ئێمە خزمەت گوزاری پێشکەشی هەموو ئەو هاوڵاتیانە دەکەین لە بەریتانیا بە تایبەتی چینی کرێکار چینی خوارەوەی کۆمەلگا طبقەی خوارەوەی کۆمەلگانەك چینی سەرەوە زیاتر حزبی پارێزگاران لەگەڵ چینی سەرەوە تەعامل دەکەن ئەوانش دەڵێن ئێمە هەموو چینەکان دەگرینەوە بەڵام چینی سەرەوە بۆ ئێمە گرنگترە بۆی ئەمە بە شێوازێکی گشتی و عام وا باوە لە ناو سیاسەتی گشتی بەریتانیا کە حزبی پارێزگاران پشتگیری لە چینی بەرزی کۆمەلگاکە طبقەی بەرزەکان ئەوان لە طبقەی نزم دەکات بۆ مەسائلی پەنابەران حەزەکە بزانیت بە حزبی لەیبە حزبی کرێکاران لەگەڵ حزبی پارێزگارانە فەرقەکان ئەوەیە پارێزگاران دەڵێ ئێمە خەڵک دەنێرین بۆ ڕواندا ئەوان دەڵێن ئێمە کرێکان دەڵێ ئێمە خەڵک نانێنین بۆ ڕەواندا پێویست ناکەین بڕێن پارێکی زۆری تا سەرفکەن ئەمە جیاوازەکانە لە ڕووی تەندروستیەوە حزبی کرێکاران دەڵێن ئێمە زیاتر دکتۆر دادەمەزرێنین سستەر زیاتر دادەمەزرێنین ئەوە وا دەکەن کە خەڵک لە چاوەڕوانی هاتنی ئیسعافە بۆ ماڵەکانیان لە چاوەڕوانیان بۆ لە لیستی عملاتکردنەکاناندا ئەوەندە نەوەستن چونکە ئێستا خەڵکێکی زۆر لەسەرەی ئەنجامدانی عملاتە وەستاون بەڵام ناتوان عملاتەکانە بۆ بکرێت تاکو 2 ساڵ بۆ نمونە ئەوان دەڵێن ئێمە کاتەکە کەم دەکەینەوە ینی شتەکانان زیاتر جزئین بۆ خزمەتگوزاری هاوڵاتانی ناوخۆی بەریتانیایە نەک بۆ دەرەوە بێت ئەوەی کە گرنگە بۆ لای دەنگدەری هاوڵاتیان لە هاوڵاتیانی بەریتانیا ئەوانن کە حیزبەکان کردووان بە بەرنامەی هەڵبژاردن بۆ خۆیان ئەو بۆ بەرنامەکان لەسەر ئاساسی ئەوەدا ڕشتوتەوە نەک لەسەر ئاسی سیاسەتی نێودەوڵەتی چەند ئەم دەوڵەتە کاریگەری هەیە لە شەڕی ئۆکراینیا چەند ئەم دەوڵەتە کاریگەری لەسەر جەنگی غەزە چەند ئەم دەوڵەتە کاریگەریە لە خوڕڵاتی ناوەڕاست باشە بەس وەکو بڵین ئەوەی کە باز دەکەی کاندیدی کوردی شەوێ پێشتی پەرلەمانتار وزەمدوو پەرلەمانتاری کورتە بوون لە پەرلەمانی بەریتانیا ئەم جارە کاندیدی کورتەوە بۆ ئەوەش جەنگی غەزەش کاریگەری نیە بۆ باسیێندێک پەرلەمانتاری سەربەخۆ دەکرێ بڵێن ئەوەی کە بە سەربەخۆی پاڵاوت بێ هیچ ڕۆڵێک هەیە بووە لەم پرسە لە ماڵبژاردنە
کە حەکیم وەکو ئاماژەت بە شەڕی غەزە ئەو کاولکاریکە بەسەر خەڵکی غەزا دەکرێت لایەن ئیسرائیلەوە بەڕاستی بابەتێکە جێگەی ئەوەیە کە هەڵوەسە لەسەر بکرێت کە بریتانیەکان بە مودەی لە مانگی 10 ساڵی ڕابردوو هەتاوەکو ئێستا بەردەوام خۆپیشاندان دەکرێت و چینێکی ئەم کۆمەڵگایە هەیە کە هاوسۆزە لەگەڵ کێشەی غەزە و پشتگیری دەکات و پارەی بۆ کۆ دەکاتەوە و بۆ فەڵەستینیەکان پشتگیری دەکەن. ئەمە شتێکی حتمیە و حتا لە حیزبی کرێکاران چەندین پەرلەمانتار و چەندین ئەندامی شارەوەنان دەستی لە کار کێشایەوە لەسەر ئەوەی کەوا حیزبی کرێکارانیش پشتگیری لە ئیسرائیلەکان نەک لە خەڵکی غەزە. واتە هەڵوێستەکانی حیزبی کرێکاران لەگەڵ حیزبی پارێزگارانە جیاوازێکی ئەوتۆیان نییە. ڕەشی سونا کە سۆرۆکی پارتیی پارێزگارانە بەچەک و ئەسلیحە و ئەوانە پشتگیری خەڵکی ئیسرائیل دەکات بە هەمان شێوە کیستامەریش کە سۆرۆکی پارتی کرێکارانە پشتگیری بۆ لەو هەڵوەستانەی کە کردوێتی و هاوکاری بوو و پشتگیری بۆ ڕخنەشی لێ نەگرتووە. واتە ڕخنەی لە سەرۆکی حکوومەتی کە نەگرتووە بڵێ بۆچی تۆ پشتگیری خەڵکی فەڵەستین ناکەیت و پشتگیری خەڵکی ئیسرائیل دەکەیت. ئەمە لە لایەکی ترشەوە بەڵێ پەرلەمانتاری سەربەخۆ هەیە کە کێشەی فەڵەستینی کردوێت بە کێشەی خۆی. بۆ نمونەیەکی لەو حیزبانەی کە جۆرێک لە هاوسەنگی هەیە، جۆرێک لە پشتگیری هەیە بۆ قەزەی غەزە، بۆ قەزەی فەڵەستین بریتە لە حیزبی سەوز. حیزبی سەوزێکی لەو حیزبانەی کە ئەندام پەرلەماناتی سەربەخۆی تریش هەن کە پشتگیری ئەم قەزیە دەکەن وەکو جێرمی کۆبن یەکێک لە ئەندامە سەربەخۆکان کە خۆی هەڵبژاردووە. ئەم کەسە کەسایەتێکە کە پێشتر سەرۆکی حیزبی کرێکاران بۆ واز لە حوازی لە حیزبی کرێکاران ناو ئێستا لە قەزەی فەڵەستینە یەکێکە لە داکۆکی کارە سەرسەختەکان لەسەر قەزەی فەڵەستین و قەزەی ئەوەی کە ئەم دەوڵەت ئەمان دەبێت دەوڵەتی خۆیان هەبێت. بەڵێ بوونی هەیە و ئەندامی پەرلەمانتاری تریش هەیە بەسەر لەسەر قەزەی غەزە و قەزەی فەڵەستینە هەڵوێستی هەیە. بەڵام وەکو حیزب کە تۆ باست کرد وەکو حیزبی کرێکاران و حیزبی پارێزگاران جیاوازیەکی ئەوتۆیان نییە وەکو حیزب وەکو استراتیژی وەکو بەرنامەی خۆیان و ئەمەش نیان کردوتە ئەجەندای خۆیان کە بڵێن ئەگەر بێت و ئێمە هات و دەرچین لە هەڵبژاردنەکانان دەبێت بڕۆین ئاگر بەس لە غەزە بکەین و جێلەکان ئەوتۆ بکەنەوە. ئەوانە هیچی لە بەرنامە هەڵبژاردننی ئەمانەدا نییە، وجودیشی نییە و باسیشی لەوە ناکەن، بەڵکو باز لە کێشە ناوخۆیەکانەکەن باز لەو بابەتانە دەکەن کە بەلای دەنگدەری بەریتانیەوە گرنگە. شتێک کاوی تۆرێنی ڕیزبەندی یەکەمی گرتووە بۆ دەنگدەری بەریتانی بڵین بە پلەبەندی چ شتێک دێت ئەوەی کە گرنگە بەلای دەنگدەر؟ سەکتەری ئابووری بە هەموو شێوازەکانیەوە، دۆزینەوەی کار، باج، داهات و شێوازی کارکردن و ئەو معاشەی کە وەری دەگرن بۆ شێوازی با بڵێن بژێوی ژیانی هاوڵاتیان لەم وڵاتەدا بێکێکە لە پلەبەندی وەرگرتووە لەم قەزیانی کە بەڕێوە دەچێت لە نێوان هەردوو لادا. بەڵێ ئەیوەکو پەرلەمانتار و خەڵک پەیوەندیەکە چۆنە لەوێ یاخود بڵین دەنگدان شێوازی دەنگدانەکە تا دوای قۆناغی پەیوەندی نێوان پەرلەمانتار و بڵین دەنگدەریش لە قۆناغی دواتر کە هەڵبژارن تاوا دەبێت چۆنە؟ کە حەکیم پرسیارێکی زۆر گرنگە، حەزێک زۆر پێویستە کامەش لەسەری بۆ سیمادەم بەپێی گرنگێکی خۆی. هەموو حیزبێک هەموو کاندیدێکە خۆی کاندیدەکە و هەموو پەرلەمانتارێک کە دەوێت بێتە پەرلەمانتار لە چوارچێوەی حیزبێکدا لە چوارچێوەی بەرنامەیەکی هەڵبژاردندا دەبێت. واتە کەسبێن دەبێت پەرلەمانتار ئەوەتر نییە خوا حافیز و هاوڵاتیان لێنە پێشنەوە بزان ئایا ئەم بەرنامە هەڵبژاردن چۆنە. نەگەوە پەرلەمان کە وجودی هەیە لەسەر ئەو بەرنامە ئینتیخابی کە حیزبەکە دایناوە لە مودەی 5 ساڵی داهاتووە کە جێبەجێ دەکات دەبێت وەکو بڵێ خاڵک بەسەری و بەردەوام لە پیشینەوەی لەسەر دەکەن. واتە هاوڵاتیان لە ڕێگەی دەنگەکانیان کە داوانە بە پەرلەمانتارەکان لە پەرلەمان محاسبات هەیە، لێپرچینەوە هەیە، پرسیار هەیە و دەبێت قەناعەت بە هاوڵاتیان بکەن ئەو مانیفێستۆیی کە خۆیان دێڵێن، ئەو بەرنامە هەڵبژاردنەی کە خۆیان ڕایان گەیاندەوە دەنگدەر لەسەر ئەساسیەوە دەنگی پێداون دەبێت جێبەجێ بکرێت. ئەگەر جێبەجێ نەکرێت بۆ 5 ساڵی داهاتوو ئەوانش لا دەبرێت و کەسێکی درێتە شۆنەکانە. ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا بەسەر حیزبی پارێزگارانە بەرئەنجامی ئەو پلان هەڵبژاردنەیە کە داناوە لە ڕابردوودا و ئێستا جێبەجێ نەکراوە و جێبەجێ نەکردنی ئەوەش بۆ دەهۆی ئەوەی کەوا فعلا بدۆڕن لەم انتخاباتە. بۆ نمونە ڕەشی سونا یەکێک لەو بەرنامانەی کە داینە لە کاتی دەستپێکردنی حکوومەتەکەی خۆی کە هاتە سەردەسەڵات وتی من ڕێگری ئەەکەم لەوەی کەوا بەلەمی کۆچبەران بە شێوازێکی ناسایی بێتە ناو خاکی بەریتانیا و بە هیچ شێوازێک بەلەمی قاچاق نایبێتە ناو بەریتانیاوە. بەردەوام ئەو پرسیاران لێ دەکرد ئانون تۆ لە کاتی
کە ئیعلانی بەرنامەی حکوومەتەکەت کردووە ئەوە وتووە کە من ڕێگری ئەەکەم لە هاتنی بەلەمی کۆچبەران بەڵام بەلەمەکان نەک ڕێگری لێ نەکرا بەڵکو زیادریش بووە بۆیە چۆن وا دەڵێ تو ئاوات نەکردو تۆ وتوتە من باج کەم دەکەمەوە لەسەر داهاتی خەڵکی بەڵام باجەکە بەرز بۆتەوە بۆچی ئەمە وای لێ هاتووە تۆ وتوتە من هەوڵ ئەدەم کەوا چاوەڕوایی لە لیستی ئەنجامدانی نەشتەرگەری لە بەریتانیا کەمەوە بۆ مودەیەکی زۆر کاتی کەم بەڵام بۆ نەت کردو ئەوەنە بەرز بۆتەوە هەموو ئەم خاڵانەیان بۆ کردوونەتە پرسیار و دەیدەن بە ناوچان و دەنگدەری بەریتانیش دەیبینێت ئەمە لەبەرەوە کاتێک کە هاوڵاتیان دەبێنن بەرنامە انتخاباتەکەی جێبەجێ نەکردووە هەر کاندیدێک بێ یا هەر حیزبێک بێ یا هەر حیزبێک بێت دوای دەکەوێتە بەر ئەوەی کە فعلەن عقوبە بدرێت لە کاتی انتخاباتەکانە و دەنگەکانی کەم بکە و بدۆڕێ و فەشەل بێنێ و نەتوانێت دووبارە دەسەڵات بگرێتەوە دەست وەکو ئێستا چۆن حیزبی پارێزگاران تووشی بووە. باشە وەکو پەیوەندی حکوومەت و پەرلەمان لەوێ چۆنە یاخود بڵین لەوێ سیستەمەکە چۆنە کە بڵین شاشەیە بڵین بڵێ کاک حاکم سیستمێکی پەرلەمانیە هەموو ئەندامێکی پەرلەمان کە دەبێت ئەندامی پەرلەمان دەبێت وەزیرەکانیش مەسەلەن پەرلەمانتارن بە زۆربەی زۆری وەزیرەکانی ناحکوومەتەکان ئەندامی پەرلەمانیشن بۆیە لە کاتێکە بەرنامەی وەزارەتەکەی خۆی لە ناو پەرلەمانە عەرز دەکات و ڕخنێ لێ دەگرێت وەکو ئاماژەم پێکرد هەموو چوارشەمانێک سەرۆک وەزیران و کابینەکەی دێنە ناو پەرلەمانەوە بەڵێ ئەم چوارشەمانە وعنی شتێکی ئەوەیە بە هیچ شێوازێک لە ئەوە تاجیلبوونی نیە مەگەر حاڵەتێک بێ حاڵەتێکی نائاسایی بدەنا هەموو چوارشەمەیەک بەبێ ئەوەی کەوا بانگ بکرێت هەموو چوارشەمەیە خۆی دەڕاتە ناو پەرلەمان و عەرزی لەگەڵ کابینەکە عەرزی بەرنامەکەی خۆی دەکات و لەلایەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە و هەنەجار لە ناوان ئەندامانی حیزبەکەی خۆیەوە ڕخنێ لێ دەگرێت لەبار ئەوەی چیت کردووە چی کێشەیەکە بۆ لەو هەفتەیەدا ڕووی داوە و مەسەلەن ئێوە مەلەفێکتان هەبووە ئایا لەسەر مەسەلەن بۆ نمونە کێشەی ئابووری کێشەی تەندروستی کێشەی تعلیم کێشەی کۆچبەران ئەمانە هەموویان پرسیار و وەڵامیان لێ دەکرێت و علاقەیەکی زۆر مەتینیان لە بینە هەیەت و وەزیر لە بەردەم پەرلەماندا بەرپرسیارە واتە پرسیاری لێ دەکرێت مەسئولە و حکوومەت لە بەردەم پەرلەمانەکەدا دەوەستێت بۆ ئەوەی کەوا پرسیار و وەڵامی لێ بکرێت لە پێچینەوەی لێ بکرێت لە بەردەم ئەو کارانەی کە دەیکات. بەڵێ وەکو سەرۆکی حزب لە بەریتانیا کامێک براوە بێ سەرۆکی حزبەکە خۆی دەبێتە سەرۆک وەزیران ئەمە کارێکی باشە کە کەسی یەکەم خۆی دەسەڵات دەگرێتە دەست فعلا کارێکی زۆر باشە چونکە کاتێک کە سەرۆکی حیزبەکە خۆی بەرنامە انتخاباتەکە خاتە ڕوو بەرپرسیارە لە بەرنامە انتخابی خۆی و خەڵکی دەنگی پێدا خۆی بەرپرسی یەکەم بۆی کابچێتە حکوومەت و سەرۆکی هاتی حکوومەتەکە بکات بۆی بەرنامەکە تەطبیق کات و بۆ 5 ساڵی داهاتوو زامنی بکات کە دەرەچێتەوە لە انتخاباتەکە ئەمە گرنگێکی زۆر گەورە هەیە کە سەرۆکی حیزبەکە بەرپرسیارەتی وەرەگرێت کە سەرۆکی حیزبەکە بەرپرسیارەتێکی وەرگرت ئەو کاتە خەڵکێکی تر ئەولاتە دەبە بەرپرسیارەتەکە وەرگن وەزیرەکان بە هەمان شێوە ئەندامانی مەکتەبی سیاسەکان و سەرکردایەتەکان و ئەوانە بە هەمان شێوە بۆیە کاتێک کە سەرۆکی حیزب بڵێ من ئەوە انتخاباتەکە دەرچوون و یێرا کەسێکی تر کەم بە سەرۆکی حکوومەت و من دێمە نابمە سەرۆکی حکوومەت ئەو کاتە خۆی بە بەرپرسیار نازان لە بەرامبەر پەرلەماندا بۆیە کاتێک کە سەرۆکی حیزبەکە دەچێتە ناو انتخاباتەوە بەرنامە انتخابات دادەنێ سیاسەتێکی دیاریکراو دەگرێتە بەر دەرچوو دەبێتە سەرۆکی حکوومەت ئەگەر بێت و زۆرینە نیوە زایدنیەکی پەرلەمانتارەکان بەدەستبێنێ ئەگەر هەرەسی هێنا دەست لە کارێکێشێتەوە بەڵێ سبەینێ لەگەڵ خۆر هەڵاتندا ئەگەر حیزبی کرێکاران بردیەوە هیستامەر دەبێتە سەرۆکی حکوومەت سەرۆکی حیزبی کرێکاران ئەگەر حیزبی محافظین دۆڕە حیزبی پارێزگاران کە ڕەشی سوناک سەرۆکاتی دەکات و بەرنامە انتخاباتەکەی بۆ داناوە و ڕخنێکی زۆری لێ دەگیرێت و ئێستا لە باری زۆر لار بۆ لە بەردەم دەنگدەراندا ئەوە هەر لەسەر لە بەیانی کەماڵەکان بار کرد لە ئەنجومەنی وەزیران و ناردیان بۆ شوێنێکی تر ڕێک دەست دەکارە کێشێتەوە لە سەرۆکی حیزب نامێن و دێتە خوارەوە کەسێکی تر دیاری دەکەم بۆ سەرۆکی حیزب واتە هەبەستەنها ئەوە نییە کە سەرۆکی حیزبەکە دەبێتە سەرۆکی حکوومەت سەرۆکی حیزبەکە دەبێتە سەرۆکی حکوومەت ئەمە یەکێکە لە ئیمتیازەتەکان بۆ دەکەێت بەڵام ئەگەر هات و دۆڕا لە انتخاباتەکان دەبێت کابینەکەیشی لا دەچێت وەزیرەکانیشی لا دەچێت ئەندامی سەرکردایەتی نامێنن و خۆشی لە سەرۆکاتی حیزبەکە نامێنێت و حیزبەکە سەرکردایەتێکی نوێ و سەرۆکێکی نوێ هەڵەبژێرێ بۆ
بۆ بەرەبردنی خۆناغی داهاتوو. بەڵێ ئەوەکو مۆدۆلی حیزب ئێستا لە کوردستان دوو حیزبی حکومڕانمان هەیە وەکو حیزب بڵێن هێزی ئەمنی هەیە هەواڵگیری هەیە پارە هەیە لەوێ مۆدۆلی حیزب چۆنە ڕۆڵی چییە بڵێن؟ کاک حەکیم بەڕێستان شارەزان کەس ڕاگەاندکارێکی دیارن فعلەن دەبێت ئەو مۆدیلێکە لە حیزباتی لە هەرێمی کوردستانمان هەمانە لە هیچ قاموسێکدا وجودی نییە کە حیزبێک دەستگای ئەمنی خۆی هەیە کە حیزبێک لە زۆنێکە دەسەڵاتدارە حیزبەکەی لە زۆنەکەی ترا دەسەڵاتدار نییە حکوومەت هینی زۆنێکە هینی زۆنەکەی تر نییە ئەگەر لە زۆنێکی تر دەسەڵاتی و لە زۆنەکەی تر دەسەڵاتی نییە حتا بۆ دەنگدان ئەو حیزبەی کە لە زۆنێک دەسەڵاتدارە دەنگەکانی لە سنووری زۆنەکەی تر کەمترە وەگرەوەی کە خۆی دەسەڵاتی تێدا هەیە. ئەم جۆرە لە حیزباتیکردنە بەڕاستی حیزباتێکی سەردەمێکی زۆر کۆنە هینی سەردەمی تۆتالیتاری و ئەو سەردەمانەیە کە حیزبی کە بێوێ هەموو شتێک بۆ خۆی بێ حکوومەت بۆ خۆی بێ حیزب بۆ خۆی بێ دەستگای ئەمنی بۆ خۆی بێ پەروەردە بۆ خۆی بێ تەندروستی بۆ خۆی بێ تۆ وەرە سێر کە بزانە چ مدیرێک لە هەرچی سنوورێکە مەسەرەنەوەی یا مەسەرەن چ سەرۆکی زانکۆیەک کەسێکی بێلایەنە یا مدیری خەچەخانەیەک بێلایەنە یا مەسەلەن یعنی بەڕاستی حیزب واتە حکوومەت حکوومەتیش واتە حیزب لەلای ئێمە لێرە وان نییە لێرە بەڵێ ئەوەی کە دەگۆڕێ سبەینێ بریتە لە سەرۆکی حکوومەت و کابینەکە کە بریتێ لە وەزیرەکانی ئەوە حکوومەتە ئەوە کەتر هەموو لە شوێنی خۆی دەمێنێتەوە خۆ ناکرێت هەرچی مۆزەفەیە بیگۆڕی مادام ئەوە مدیرێکە لە مدیر عامێکە بیگۆڕی لە بەرەوەی حیزبەک لە حیزبێکی ترە بەڵکو حیزب لێرە میکانیزمێکە بۆ بەرەوبردنی کی باشتری دەسەڵات لێرە ئەگەر بێت و دەسەڵات بە شێوازێکی خراپ مامەڵێت لەگەڵدا بکرێت لەلایەن حیزبەوە واتە ئەو حکومەی هەیە ئەو قووەتەی کە هەیە خراپ بەکاربهێنێ لەلایەن حیزبەوە پێی دەوترێت گەندەڵی کە مادام گەندەڵی هەبوو ئەو کاتە یەکسەر نادەبرێت یعنی خاڵێکی زۆر گەنەنگی حەزەکەم لە ڕێژ ئاماژەی پێ بکەم لە چۆن دژ ئاماژەم پێ کردووە ئەوەی وای کردووە کە حیزبی پارێزگاران ئاوا باری لای بەدوو دەنگدەران لێ بکەونە تەقە و نەتوانن دەنگەکانی خوان مسۆگەر بکەنەوە و حکوومەت دیسانەوە داروکەم بریتێن لەو فەشەلەی کە لە مودەی 14 ساڵی ڕابردووە بەسەر خەڵکی بەریتانیا هێناوە واتە ئەگەر حیزبێک فەشەلی هێنا شایانی ئەوە نییە ڕێزی لێ بگری شایانی ئەوە نییە دەنگی بیتە شایانی ئەوە تەقدیری بکە شایانی ئەوەی عقوبەی بدەیت شایانی و سزای بدەیت چونکە 14 ساڵە ئەوان نانتوانیوە حکوومەتێکی باش بەڕێوەبەرن نانتوانێت خزمەتگوزارێکی باش پێشکەشی هاوڵاتیان بکەن بۆی هاوڵاتیان دەڵێن 14 ساڵ بەسە ئیناف ئیز ئیناف وەکو ئەوان دەڵێن بەسە تەواو ئیتر ناکرێتەوە بەردەوامبی لەسەرەوەیکەوە ناقەی ناکە بە ئەم 5 ساڵە دیسانەوە دەنگ دێن و بە حیزبی پارێزگاران و بەشکمان بێنە سەدە سەڵات و دیسانەوە چاکیکردن شتانە لەبەرەوە 14 ساڵی ڕابردوو ئەزمونێکی شکست خواردوو بووە بۆ حکوومەتەکەی پارێزگاران بۆ حکوومەتی حیزبی پارێزگاران بۆی هاوڵاتیانیش دیسانەوە درێژە بەو فەشەلە نادەن کە بۆ 5 ساڵی داهاتوو بەردەوام بێت لە هەرێمی کوردستان بەڕاستی وەکو باست کرد ئایا ئەتوانێت بەراوردکاری بێ شێوازی بەراوردکاری نییە یعنی ناتوانین تۆ هاوبەشیەکان بدۆزیتەوە تەنها لە ناوەکانانە بێت ئەو ناوی پەرلەمانتارە لێرەش ناوی پەرلەمانتارە ئەو ناوی سەرۆکی حکوومەتە لێرەش ناوی سەرۆکی حکوومەتە ئەو ناوی سەرۆکی حیزبە لێرەش ناوی سەرۆکی حیزبە لەوێ دوو حیزبەیە لێرەش دوو حیزبەیە کە دوو حیزبی سەرەکی بن یعنی بەڕاستی مقارنەکردن و بەراوردکاریکردنە نێوان ئێرە و ئەوێ بینی ئاسمان و ڕێسمانە بینی عەرز و ئاسمانە ئەوەندە بۆشایەکان گەورەیە ناتوانێت بە هیچ شێوازێک پڕ بکرێتەوە بەڵێ ئێمە لە قۆناغی 33 ساڵی دەسەڵاتی کوردی داین لە هەرێمی کوردستان بەڵام نەمانتوانە لەو 32 ساڵە هیچ دەبێت 4 ساڵ جارێک هەڵبژاردنێکی ڕێکوپێک بکەین نەک 4 ساڵ جارە قەیناکە ئەو هەڵبژاردن کە گرا بە ڕێکوپێکی بکرێ هەڵبژاردنێکم پێم لە هەرێمی کوردستانە کزی ڤزی تێدا نەکرابێت و هەڵ نەکرا بەدەستەر لایەنەکانی تر و ئەو لایەنانەی کە بۆی کەوا چاوترس بکردنەوە دەنگدەران دەنگی نەدرێتێ کاکە لێرە دەنگدان و هەڵبژاردنەی نازانێت دەنگدانی هەڵبژاردنە سەعات 10 کۆتا کاتی دەنگدانە 1 دقە 1 نەفەر بڕا بۆ دەنگی ناتوانێت دەنگ بدات تەنها ئەو کەسانە نەبێ ئەگەر لە سەعات 10 تۆ لە ڕیزا وەستا بیت بۆت هەیە دەنگ بدەیت لە ڕیزا وەستا بیت بۆ نمونە لە بنکەی دەنگدانەکە بیت سەعات 10 دریاکەدا دەخن هەرچی لە ڕیزەکە بۆ دێت دەنگداتە دوایەوە هەر کەسێکات نایکەنە ژوورەوە بەڵام لای خۆمان درێژی دەکەنەوە دوای درێژکردنەوەی سنووق پڕەکەن دوای سنووق پڕکردنەکەش بۆ قای نابن بە ئەلکترۆنیش دەنگەکان دەگۆڕن دوای بە ئەلکترۆنی کردوی دیسانەوە لە ڕێگەی دیسان نوێنەرەکانیانەوە تەلاعب بە دەنگەکانە کرد بەڕاستی ئەم هەڵبژاردننی پێ ناوتری ئێمە هەرێمی کوردستان شانی زیاتر لەوەیە کە لە مودەی 33 ساڵی ڕابردووە بمانتوانێت پرۆسێکی
دیموکراسی هەڵبژاردنێکی پاک و بێگەتمان هەبووە هیچ نمای بمانتوانی باە دەسا و دەستکردنێکی ئاشتین دەسەڵات لە هەرێمی کوردستانی هەبووە نەک لە نێوان هەموو حیزبەکانە تەنها لەوان ئەو دوو حیزبەشەکە ئەم زۆنی زەدی لەلای ئەو زۆنی سەوز لەلایە دەستکردنی دەسەڵات نەبووە ناتوان دەسا و دەستکردنی دەسەڵات ئەسڵەن بکەن چونکە بە شەرتێک هەڵبژاردن دەکەن کە خۆیان براوە بن ئەگە بزانن دۆڕاون هەڵبژاردن ناکەن ئەمە معادلێکی زۆر سەیرە یعنی ڕەشی سوناک سەرۆکی حیزبی پارێزگاران ئەم انتخابات بڕیاردا کە پێشوەختە بێ ئەبوایە کۆتایی ئەم ساڵ ئەم انتخاباتێک کە ئەمڕۆ کراوە بکرابایە بەڵام لەبەر کۆمەڵی هۆکار کە هەڵبژاردننی بشارەوانەکان حیزبەکەی دەیەکی زۆر کەمیەنە بڕیاریدا کە نەگەنە کۆتایی ساڵ بۆ ئەوەی کەوا وادەی کاتی خۆی هەڵبژاردنەکە پێش بخن بەڵام ئەگەر لە هەرێمی کوردستان وای بە دڵنیاییەوە لەبەر لە انتخاباتی شارەوانەکان دۆڕاون 5 ساڵێتر هەڵبژاردنیان دواخست بەڵێ بابینە سەر بڵین سیاسەتی دەرەوەی بەریتانیا پارێزگاران بێ کرێکاران بێ بە تایبەتەوەی کە پێویستە بە عێراق هیچ گۆڕانکارێک ڕوودەدا پێشتر بڵێن لە کۆندا بەریتانیەکان ڕۆڵێکی گەوریان گەراوە لێرە لە عێراق و لە سووریا و لە ناوچەکە ئێستا ڕۆڵەکەیان لاواز بوو یاخود تێڕوانیشان بۆ هەرێم چۆنە لە چوارچێوی عێراقە چۆنە کە حەکیم حەزەکەم بزانیت سیاسەتی دەرەوەی بەریتانیا سیاسەتی وابەستەیە بە سیاسەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە واتە ئەگەر سێرکەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چی هەنگاوێکینا لە دوای ئەوە بەریتانیەکان هەنگاوی وادەنێن لەگەڵیدا ئەوەی بزانین خاڵی سەرەکی لەلای یعنی بڵێن بەریتانیەکان سنتەر نین لە سیاسەتی مامەڵەکردن لەگەڵ عێراقدا ئەوەی کە سنتەرە بریتیرە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەکو هێزێکی نێودەوڵەتی بەریتانیا و هاوپەیمانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هاوپەیمانە بۆی کەوا چۆن تەعامل لەگەڵ کەیسی عێراق بکات چۆن لەگەڵ کەیسی خۆڕاتی ناوەڕاستدا بکات لە یەمەن بینیمان لە غەزە بینیمان و هەروەها لە هەر هەنگاوێکی ترا تۆ لە ڕابردوودا ئەگەر سەیری بکەیت لە مەسائلی ڕێفرەندەمی هەرێمی کوردستان و مامەڵەکردنی بەریتانیا لەگەڵ هەرێمی کوردستان هەمان مامەڵەکردنی ئەمریکیەکان بوو بۆیە گرنگە ئەوە بزانین سیاسەتی بەریتانیا لە دوای هەڵبژاردن و پێش هەڵبژاردن هیچ گۆڕانکارێکی کەوتوێ بەسەردا نایە لەسەر ئاستی عێراق ئەوان وا لە عێراق تێدەگەن کە لە عێراق یەکگرتوو بێ بۆ شێوازە بێ کە لە دەستورە هاتوو حکوومەتێکی مەرکەزی بێت و حکوومەتێکی هەرێمی کوردستانیش بێت ئەوان پشتگیری لەو شێوازە لە دەسەڵات دەکەن لە هەرێمی لە عێراقدا و ئەوان تێڕوانینان بۆەوەی کەوا دەبێت هەرێمی کوردستان و بەغا پەیوەندێکی پتەویان هەبێ پەیوەندەکانیان بە شێوازێک بێت کە لە چوارچەوەی دەستوردا هەبێ و هەرێمی کوردستان لەو چوارچەوەی مامەڵە بکا کە بۆی داری کراوە نەک زیاتر و ئەمەش چەندجارێک بە هەرێمی کوردستان وتراوە کە ئەوان پشتگیری پەیوەندێکی باشی هەرێمی کوردستان و عێراق دەکەن نایانێت پەیوەندێکی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەگەڵ بەغا تێک بچێ و ئێستاش دەبینین کە ئێستا کاک مەسعود لە بەغایە و ئەم هەنگاوەش جۆرێکە لە بابڵین تطبیعی علاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا ئەو شێوازەی کە ئێمە لە ڕابردوو لەم بەرنامەی بەڕێزەتە ئاماژەمان پێکرد کە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بەتارانە تێئەپەڕێت چونکە ئەوەی کە دەسەڵاتدارە ئێستا لە بەغا بریتە لە ئێران بریتە لەو هێزانەی کە پاڵپشتی کراون لەلایەن ئێرانەوە بۆیە کە تۆ ئەتەوێت کە تۆ درۆنت بۆ دێ بۆ سەر هەولێر نایە بۆ سەر سلێمانی دەبێت لەمە تێبگەی و باش بوو لە ڕسالەکە زوو تێگەیشتن زوو بەدەم کێشەکانەوە ڕۆشن ئەوایە زووترش بواە بەڵام ئەگە درەنگیش بڕۆی هەر براوەیت لەم قەزیەدا چونکە هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم ڕەحمەتی ئەو هێزە شیعانەدا بوون کە درۆنیان دەنەر بۆ هەرێمی کوردستان و ئەو درۆنانش کلیلەکەی باترەکەی لە تاران بوو باترەکان دەرێنا خۆشیان چون بۆ بەغا و ئەم تطبیع علاقاتش بۆ هەرێمی کوردستان هیچ باش چونکە هەرێمی کوردستان دەوت تێگەشت کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کاتێک دێتە دەنگ لەسەری کە جوندیەکی خۆی لەناو با بڵێن فڕۆگەخایی نێودەوڵەتی هەولێرە ئەگەر شتێکی دەبێت اینجا دەست دەکاتەوە اینجا پشتگیری دەکات بەڵام ئەگەرنا ئەو کاتە بینیمان چەند ساڕۆک نێرا بە هەولێرەوە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئیدانەی کردوەکم چۆن ئیدانی دەکەم لەسەر شاشەی تەلەڤیزیۆن یعنی شتێکی ئەو تۆی نەکرد بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت ڕێگر بێت لەوەی چۆن بەڵێ چۆن پاتریۆتی داناوە بۆ هێزەکەی خۆی بە هەمان شێواز داینەناوە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە ڕسالەکە پەیامەکە باش گەیشت بە هەرێمی کوردستان بە تایبەتی بە پارتی و توانیان ئەمڕۆ کاک مەسعود چێتە بەغا و پێشتریش کاک نەچیرەوان سەرۆکی هەرێمی کوردستان چوو بۆ
تاران و تطبیع علاقەتەکەیان کردەوە دانوستانێکی گفتوگویەکی دیارە بەرهەمداریان کردبوو بۆ هەرێمی کوردستان کە دەوایە زووتر بکرایەوە وەکو ئاماژەمان پێ کرد دوای ئەمەش بەڵێ بەزە کاریگەری دەبێت چونکە بازۆکێ کە سەردانەکە سەردانێکی حیزبی بێ و زۆر ڕەخنەشێ لەوەی کە لە ڕابردوو زۆر بە ئاراسی دژایەتی عێراق بڵین خودی پارتی ئیشیان کرد لە ریفراندۆمەوە تا کۆمەڵی قۆناغی دیکە ئەمە شتێکی باشە کە ئێستا ڕۆشتونەتەوە بەرەو بەغداد و جگەر لە دەستکەوتی حیزبی کە باسی قۆناغبەندی حکومەتی داهاتوو دەکرێت کە لە ساڵیات هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوەدەچێ بۆ خەڵک شتێکی ئەوتۆی تێدایە چونکە بازەوەکەی کە هەردانەوێ موچە لە دەستی خۆیاندا بمێنێ نەوت لە دەستی خۆیاندا بمێنێ من کە باسم دەوە کرد کە ئەم پەیامە باش گەیشتووە ڕۆیشتن بۆ بەسمەوە نییە کە ئەمە تەنها بۆ قەزەی هاوڵاتی ڕۆیشتون بۆیە نەخێر ئەمە قەزەی هاوڵاتی نیەگەر بۆ قەزەی هاوڵاتی وایە دوای پێشتر زووتر بڕۆشتە کاتێک کە خەڵک موچەی بڕابوو کاتێک کە خەڵک نی موچە و چارەکە موچەی وەردەگرت کاتێک بەناوی ئابووری سەربەخۆ قوڕیان کرد بەسەرەوە خەڵکە کاتێک کە هاوڵاتی لە بەردەم ینی بەڕاستی لە بەردەم بانقەکانە شەڕۆژی دەکردەوە و بۆ ئەوەیەوە موچەکە وەرگێتون چارەکە موچەی وەرگری ئەو کاتانە ڕۆشنایەوە بۆ غدا بۆی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان بەزە وەکو ئاماژەم پێکرد ئەم ڕۆیشتنێکی وەفدێکی کوردی نییە لێ معلومات وەفدێکی حیزبیە ڕۆیشتووە کاک بەسۆ ڕۆیشتووە بۆ بەغدا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە نەراتی پارتی دەکا و لەوێش تەعامل لەگەڵ ئەودا دەکرێت لەم قۆناغەدا بۆ ئەو بابەتانی کە پەیوەستە بە خۆیانەوە وەکوتم بۆ زۆنی زەردەوە کە زۆنی زەرد ئەوان لێ بەرپرسیارن کە ئەوان لەوێ مەسەڵەن بۆ نمونە ئاماژەم بۆ کرد کە چوونەتە تاران و تارانی شۆی دەڕۆنەوە بەغدا بێگومان نەخێر لە خزمەتی هاوڵاتی بۆ خزمەتی هاوڵاتیدا وایە دەبایە زۆر بڕۆشتنایە پێشتر سەرۆکی دادگای بەڵێن دادگای اتحادی محکمە اتحادی بە شێوازی مامەڵە دەکرا بە هەمان شێواز باسی وایان دەکرد کە هەم هێزە پرۆکسیەکان ئەو ئەوانە شیعەکان هێزی ئێرانین و چین و هەرچی ناوناتۆریە پێیان دەوتن مالکی مەسەلەن کە موچەی خەڵکی بڕی دەسا هاوپەیمانێکی زۆر بەهێزە و ئەوانەی تریش خەز عەلی و فڵان و فیسانە هەمویان لە کۆمەڵەدا دەنێشن لە چاچەو ئیدارەی دەوڵەتدا و هیچ باکێکیش نییە ینی تۆ سەرکە ئەگەر بێت و پێشمەرگە لە مدەی 90 ڕۆژایەک مەعاشوەرە بگرتا و حیزبێکی تر بڕۆشتای بۆ بەغدا و لەگەڵ خەزعەلیا کۆ ببوایەتەوە لەگەڵێکی ترە کۆ ببایەتەوە ڕاگەندکارەکانی دەڤەریزەر چیان پێ دەکرد چ ناوناتۆرێکیان لێدەنا بەڵام کە ئێستا دەبینیت مەسەلەن بەو سەردانە کە ڕۆیشتووە کۆمەڵێک بەڕاستی تێبینی لەسەرە کۆمەڵێک ڕخنەی لەسەرە بەس بۆ هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندیەکانەوەکو ئاماژەم پێکرد لە ڕووی پەیوەندی مامەڵەکردن و دوورخستنەوەی شەڕ لە زۆنی زەردی خۆیان ئەمە بە قۆناغێکی قۆناغێکی نۆ دادەنرێ بۆ ئەو مامەڵەکردنی ئەوان بۆ داهاتوش فعلا یعنی حکوومەتەکانی داهاتوو و حتا بۆ هەڵبژاردنش کە دەکرێت یعنی ترسێکی تریژەیە ئەوانەیە کە گوایە ئەم هەڵبژاردنەکە لە بەغداوە مەسەلەن سەرپەرشی دەکرێت دەبێت مەسەلەن تعاملێکی باش لەگەڵ بەغدا بکەن بۆی کە بتوان بەرئەنجامەکەی بۆ شەوازە بێت کە خۆیان داهێنن باشە بەس ئەو سازشەی کە ئێستا سازش کراوە لەلایەن پارتیەوە بۆ ئێران بێت یاخود بۆ لایەنە شیعەکان بێ سازشەکە چییە کە پێشتر زۆر بڵێن لە ڕاگەاندنی خۆیان لە گوتارەکانیان چەند ساڵە خەڵکان دەدەن دژی عێراق ئەزانین چۆنەکە حەکیم خۆی معادلەیەکی سێر هەیە لە خۆڕڵاتی ناوەڕاستدا ئێستا دوو هێزی گرنگن بریتە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بریتە لە ئێران کاتێک کە تۆ هاوپەیمانی دەکرێت لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بێگومان بەردەم هێرشی لایەکی تردای هەرێمی کوردستان مەحسوبە لەسەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پێشتر بەغدا تەمامەڵەیەکی بەڵێن هێزە پرۆکسیەکان هێزەکانی سەر بە ئێران باڵێن شیعەکان تۆمەتێکی زۆران بۆ هەرێمی کوردستان هەڵەبەست و مەسەلەن کۆمەڵێک ناوناتۆران دەوت ئەمانش بە ئەمان شەو ناوناتۆران لێوە دەنا یعنی ئەم بابەتە بابەتێکی بوو کە لە نێوان هەردوودا گەشت بۆ قۆناغێکی مەترسیدار کە ترسی بۆ سەر هاوڵاتیانی سادە هەبوو لە هەرێمی کوردستانە ئەمە موچەکەی دەبرا موچەکەی نەدێنرا ینی ئەم بابەتانە هەموو جارە هاوارمان دەکرد کاکەم کێشانە کێشەی هاوڵاتیانن کێشەی خۆتان بۆچی بەسەر هاوڵاتیانی دەسەپێنن بۆیە کە ئێوە تعامل لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاکەن بۆ تعامل لەگەڵ ئێران ناکەن ئێوە تعامل لەگەڵ تورکیاکەن بۆ تعامل لەگەڵ هێزە شیعەکانی عێراق ناکەن ئێوە چن بۆ بەلایەکی تردا بۆ ناچن بۆ بەغا یعنی ئەمە قەزیەکەی یعنی قەزەکە کەس تحکم بە هێ یعنی پەیوەندی هیچ دایانێکی سیاسیەوە ناکە من ناتوانم ئێستا ڕێگرێژی سیاسەتێکی
دیاریکراوکە بۆ حیزبێکی دیاریکراو کە چۆن مامەڵە لەگەڵ حیزبێکی ترا بکە لەگەڵ دەوڵەتێکی ترا بکە بەڵام کە تۆ بێت مامەڵەیەک دەکەی لەگەڵ دەوڵەتێکە بەزەرەر بۆ سەر هەوڵەتەکان دەشکێتەوە ئەمە غەڵەتە ئەمە هەڵەیە لە ڕووی دیپلۆماسی و سیاسەتەوە دەبێت مامەڵەیەکی دروستکە بۆی کە هاوڵاتەکانت زەرمەند نەبن بەڵام ئەمەی کە دەکرا لە ڕابردووە بەڕاستی زەرمەندی یەکەم هاوڵاتەکان بوون تۆ مامەڵایەکی تەندروست بکە لەگەڵ ئەو هێزانێک کە ئێستا لە دەسەڵاتن لە بەغدا بۆ خزمەتی هاوڵاتەکانی خۆت بەڵام پێچەوانەوە وایان نەدەکرد کە ئەم وانە دەکرا هەڵە بوو ئەم هەڵەیە هیوادارم ڕاست کرابێتەوە و ئەمەشی کە کراوە لەگەڵ لایەنەکانە ئەمان بەرژەوەندیانە یعنی تۆ بتێونەتەوێت تورکیا ئێستا هێرشی لەشکرکێشی کردو بۆ سەر هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە بەرژەوەندی خۆی هەیە ئێران بەرژەوەندی خۆی هەیە وڵاتی گرتوەکان ئەمریکا بەرژەوەندی خۆیان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان و مامەڵەکردن لەگەڵ تۆدا بۆیە باشترە تۆش لەم معادلاتانە بتوانانی مامەڵە بکەیت ئێمە وەکو هەرێمی کوردستان بەڕاستی کە هەرێمی کوردستان مانەی هەرێمەکەش دابەش بووە دوو حیزب تەعاملەکەن ئەو حیزبەی کە لە سلێمانیە و زۆنی سۆزی بەدەستەوەیە تەعاملی جۆرێکە لەگەڵ لایەنەکانی بەغدا ئەوەشی بەغاش ئەوەی لە هەولێری شەر تەعاملێکی جیاوازی دەکرد لەگەڵ بەغا بەڵام زە تەعاملەکان هەردووکیان هاوتا بوونەتەوە و هەوتوکیان چوونەتە یەک بەرەوە لەبەرەوە ئەمە قەزێکێ تەناوزولەکانن لەسەر ئاستی دیپلۆماسی و پەیوەندی خۆیان بۆ لەسەر حسابی خەڵکی لە ڕابردوودا بەڵام ئێستا جۆرێک لە مرونەتیان واندۆ بۆ تەعاملکردن لەگەڵ یەکتری بۆیە بتوانن بەرژەوەندەکانی خۆیان داهاتووە مسۆگەرکەن چونکە ساڵێکی تر ئەم کاتانە لەبیرمان نەچێ مانگی دە انتخاباتی پەرلەمانی عێراق ئەگەر پێش نەخرێت چونکە دەنگۆیەکیش هەیە بۆ پێشخستنی پەرلەمانی بەغدا بۆیە گرنگە هەرێمی کوردستان ئێستا انتخاباتێک دەکە مانگی دە داهاتوش انتخابات ساڵی داهاتوش انتخاباتێکی دەکە مانگی دە بۆیە لەم دوو انتخاباتەدا معادلاتی سیاسی لە گۆڕاندایە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست ئەسڵەن لە بەردەم داڕشتنەوەدایە رووسیا و سین و شەڕی ئۆکراینیا و وڵاتە گرتوەکانی ئەمریکا و انتخاباتەکەی و ئەم انتخاباتی بەریتانیا هەموو ئەمانە ئاماژەی گرنگن کە دەبێت هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروستکەن لەگەڵ باردۆخەکە دەدە پێشەوە بۆیە بتوانن بەداهاتوودا پێگەی هەرێمی کوردستان بپارێزن ئەگەر بیانێت پێگەی هەرێمی کوردستان پارێز نەک پێگەی حیزبی خۆیان بەڵام ئەوەی من کەی دەبینیم ئێستا کە لەم بەرەو پێشونە سیاسیانە و لەم مامەڵی سیاسی کە ئەمڕۆ دەیبینین بینیمان بەهێزکردنی پێگەی حیزبیە کاتێک کە دۆتە چی بۆ بەغدا بە ناوی هەرێمی کوردستانەوە پێویستەکە هەموو هێزە سیاسەکان لەگەڵا بێن خۆ ناکرێت من بتۆم بۆ بەغدا بە ناوی حیزبێکی سیاسیە و بڵێم وەڵام من نوێنەری کوردم نوێنەری کورد کەسێکە کە هەڵبژێراو بێت و کەسێکە کە صفەتی گشتی هەرێمی کوردستانی هەبێت بەڵام بەداخەوە ئەمەنیە لە هەرێمی کوردستانە کەمە جێگەی داخە بریا ئەمڕۆ کە بینیمان وەفدەکە لە بەغدایە ئەو وەفدەی حیزبێکە ڕۆیشتووە وەفدی هەموو لایەنە سیاسەکانی تێداوە بەشدار بووان کە بدە ئەمە هەموو هەرێمی کوردستانمان لەگەڵ ئێمە یەک دەنگین و یەک دەستین بۆ تەعاملکردن لەگەڵ بەغا بۆ مامەڵەکردنی داهاتوو بۆ مامەڵەکردنی ئێستا بۆ ئەو هەڵبژاردنێک کە ئێستایەوە سەرپەرشتی دەکەن و بۆ مامەڵەکردنێکی تەندروست بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ مەسائلی ئابووری بۆ مەسائلی موچە بۆ تەوتین بۆ هەموو ئەو بابەتانە ئێمە هەمومانەوە نەک ئەوە حیزبەکانی هەموو لەگەڵدانێ بەڵکو پەرلەمانتارەکانیش کە لە بەغدان لەگەڵی دانین واتە ئەکرا فراکسیۆنەکانی حیزبە کوردستانەکان لە بەغدا لەگەڵ ئەم وەفدادا بوون لەگەڵ کاک مەسعودا ئەوە هەموو هێزە سیاسەکان لەگەڵماندان ئێمە پێکەوەین بۆ تەعاملکردنی تەندروست لەگەڵ باردۆخە سیاسەکە بەڵام ئەمە نەکراوە باشە کاتیشمان بەرەو تاوابوون دەڕوا بەس وەکو کۆمنتی بەرەزت چی ئێستا لە ناو خۆدا پارتی ویکێتی ناتوانن کۆ ببنەوە هەتا باز لەوەیەکێک کە نوری مالیکی هەوڵی کێبێ بۆی کە ئێستا بافڵ تاڵەبانیش لە بەغدایە مەسعود بارزانی بافڵ تاڵەبانی بێکۆ کۆ بن بەڵام شکستی هێناوە بۆچی لە ناو خۆ ناتوان کۆ بنەوە بەسەر دوولایەن دەتوانن لەگەڵ لایەنە شیعەکان دەست بکەن ناودەستی یەکتر جاچێ بافڵ تاڵەبانی ویچ مەسعود بارزانی بێ بەداخەوە جێگەی داخە ئەمە هەرێمی کوردستان تووشی دابشبوونێکی قوڵ بووە لەسەر ئاستی ناوخۆیی قەیناکە تۆ حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەمە حیزبێکی ئۆپۆزیسیۆن هەیە و ئەو حیزبی ئۆپۆزیسیۆنە لە دەسەڵاتانین بەڵام خۆ ئەوانە لە حکومەتا پێکەون من ناگرین بۆ ئەوان هو پێویست ناکەم من ڕێیان نیشان بدەم بەڵام بۆ خۆیان عین تۆ ناکرێت لە حکومەتدا علاقەتان پێکەوە نەبێت نادی حکومەتێکی هاوبەشتان هەبێت و علاقەتان لەو ئاستەتوندا بێکەن توان یەکتری ببینن یعنی یەکتر نەبینینی سەرکردە سیاسیەکانی ئەو دوولایەنە سیاسی بۆ شێوازە و ئەو تەشەنۆجێکە لە نێواناندا من بە شتێکی نەفسی دەبینم و زۆربەی کێشە سیاسیەکانی ڕابردووش لە ناو کوردەوە لە ناو هەندێک لە سەرکردە سیاسیەکانی عێراقیشدا بەڕاستی بۆ قەزەی دەرونی دەگەڕمەوە قەزەی دەرونیە قەزەیەکی
منتەڕەتیە و ئەو بابەتەش بابەتێکە کە پێویستی بە دراوسەکردن هەیە بۆچی هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ناتوان لەگەڵ هێزێکی سیاسی هاوتای خۆی کە لە حکومەت هاوبەشن کە کۆمەڵە بەرژەوەندی هاوبەشیان هەیە کە پارە دابەشەکەن لە نێوان یەکتریا کە ئەو دەسەڵاتان هەیە دابەشیان کردو لە نێوان خاکیان دابەش کرد ناو یەکتریەدا بۆچی ناتوانن داژنیشن لە ناوخواندا یەکتری یعنی قبول بکەن لەسەر مێزە کۆ ببنەوە بتوانن گفتوگۆ بکەن بتوان ئەوە بکەن هەرچەندە من پێم وانێوان بێ پەیوەندی بن لەگەڵ یەکتریا بەڵام لانی کەم ئەو سەرکردانی کە باست کردن کە ناو دێنان کە لە بەغدا ناتوانن کە تەنان نووری مالکیش نەیتوانێەوە بەینان باش بکە وەرە نووری مالکی کە دادوێنە دوژمنی کورد و دوژمنی هەموو نەتەوەی کورد و زمانی موچەی کورد بێ ئەمڕۆ بێت پێشنیار بۆ بکە کە لەگەڵ سەرکردەیەکی حیزبێکی تردا دابنیشی بۆ کاک مەسعود بڵێ وڵا لەگەڵ باڵ تاالبانە کۆ ببیتەوە ئەگەر وابێ من نازانم وایە وانە بەڵام دەنگۆی ڕاگەندکارەکە ڕاگەان لە ڕاگەندا منیش ئەوەم بینی و خوێنمەوە. بەڵێ سپاس دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد ماوەندەمان کردی سپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزشتان سپاس دەکەین سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس باوکارانم خواتانمانەوە.